بان بازانی کە نابێ گوزەرانی مامۆستا تێکەڵ بە وەزعی سیاسی بکرێت لەم ڕوانەوە بەڕاستی یەکێتی مامۆستایان کەم تەرخەمی نەکردەوە بەڵام لە ڕوویەکی ترەوە خەڵک چاوەڕێەوە کە یەکێتی مامۆستایان هەڵوێستێکی زیاتر بوێرانەی هەبێت بتوانێت فشار کات لەسەر حکوومەت کە ئەم سیستمی تۆ سەپانوتە بەسەر مامۆستایە و بەسەر فەرمانبەرانە سیستمێکی نایاساییە ئەبێ کۆتایی پێوێت لەم ڕوانگەوە یەکێتی مامۆستایان خۆشمان هەندێکمان گلەیمان لێ هەیە ئەبێ بە هەڵەسی خوا بچێتەوە و ئەم ساڵ ئەبێ قبوڵ نەکا گوزەرانی مامۆستا بەو شێوە زۆر باشە گەڕێم وڵات مامۆستا دەشادەم لای بەڕێزت ئێوە ساڵی پار ینی مانگرتن و بایکۆتێکی زۆر لە ناوەندەکانی خوێندنە سەری هەڵدا دوجار بە شێو لە شێوەکان ئەوەی کە لە جکیت تمۆحا بوو کەمە بەستی مامۆستا بوو نەهاتە دی ئایا ئەم ساڵیش بە هەمان شێوە بەو بایکۆتا تێپەڕێ پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان یان ئامادە سازەکان چین بۆ ئەوە لە کاتێکا قەیران و گرفتەکان بە تایبەتی بەسەر چینی مامۆستا و بە هەمان شێوەگە زیاتر نەوەی کەمتریش نەبوو بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بە ڕێزت بەمەوە دەمەوێت ئەمڕۆ کە 3/8 کارەساتێکی زۆر ناخۆش بەسەر خەڵکی کوردستان بە تایبەتی لە ناوچە شنگالات ئەمێ هاوخەمی خۆم و مامۆستا و ئەنجومەنی مامۆستایی ناڕازی دەربڕم ئەوە هاوخەمی خۆمان بۆ دووبارەکەمە بۆ کەسوکاری قوربانیانی شنگال و واروەها دەوروبەری سەبارەت بۆی پار ئێمە وەکو مامۆستایان کە ماوەی 3 مانگ لەسەر جادە بووین بۆ بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کرد بەڵکو بگرە بایکۆت حکومت بەسەریدا فەرز کردبوون ئێمە بایکۆتمان نەکردبوو حکومت بەسەریدا فەرز کردین کە ئێمە بایکۆت بکەین نەچینەوە هۆڵەکانی خوێندن ڕاستە ئەو دەرەنجامی کە هەیبوو لە جێگەی تمۆحی مامۆستایانە نەبوو بەڵام هەر چۆنێک بێت کۆمەڵێک بەرئەنجامی معنەوی زۆری هەبوو لەوەی کە بە شێوازێکی گشتی شەقام وشیار بوو خەڵکی بە شێوازی گشتی وشیار بوو و دەسەڵات لەوە تێگەیشت کە ناتوانێت ئەو شێوازێکی گردوێتی بێت هەتاوەکو سەر بەردەوام بێ لەسەری ئەو حکمڕانێکی ئێستا چونکە بەتەواوەتی ئێستا دەسەڵات لە مەترسیی گەورەیە لە کوردستان چونکە لە بەردەم چەند هەڵبژارنیەکەین لەوە ئەترسێت کە خەڵکی بەشداری هەڵبژارنەکان نەکەن بە تایبەتی پرۆسەیەکی گرنگی وەکو پرۆسی ڕفراندۆم کە پرۆسەیەکی شارە نووسسازە زۆر دەستێت کە بێ شێوازێک خەڵک بەشدارین ئەمە هۆکارەکەی چێ هۆکارەکەی ئەو دەسەڵاتەیە ئەو سیستەمە ناڕەوایی ئەو سیستەمە چەقبۆستۆی لە کوردستانە ئەو سیستەمە کارگەڕیە ناڕێک و پێکەیە کە لە کوردستانە بەسەر خەڵکی کوردستانە سەپێنراوە بەڵام بۆ ئەم ساڵی داهاتوو کە بێتەوە ئێمە چەند ڕێگەیەکمان تاقی کردەوە فار ئەو ڕێگانێک کە تاقیمان کردەوە ئەزانین هەڵەکان لە شوایە و باشەکانیشی لەکوێیە بۆ ساڵی نێوی خوێندن بێگومان ئێمە میکانیزمی تایبەتی خۆمانمان هەیە و لە چەند ڕۆژی داهاتووە لە ئایندەیەکی نزیکە هەڵوەستی خۆمان ڕاگەینین و ئەو میکانیزمانەشە ئیگرینە بەر بۆ ساڵی نوێی خوێندن و ئەو فشارانێکی یەخین لەسەر حکومەت ڕاگەینین لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە یعنی هیچ ئامادەکاریە کراوە کەوا بێت بەڵێ وەکو ئەنجومەنی مامۆستایی ناڕازی چەندین کۆبوونەوەمان ئەنجام داوە و لە ئایندەیەکی نزیکا وەکوتن بە بڕیارمانداوە کە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە بەستین ئەو شارانەی کە پار دەستان بۆ بردووە ینی دڵنیان کەم ساڵ دەسی بۆ نابنەوە ئێمە هەر ڕێگەیە کە بزانین فشارێکی جددی و مەدەنی لەسەر دەسەڵات دروست دەکات و دەسەڵات ێنێتە سەر خەت بۆ بەدەمۆچوونی داواکاری مامۆستایان فەرمانبەران هەموو خەڵکی کوردستان ئەم جارێکە فشارەکان دەست پێکەنەوە تەنها باس لە موچەی مامۆستا و فەرمانبەر نییە نەسەنگانە ئەو بایکۆتی ساڵی پار ئەوەندە نێگەتیڤ شکاوەتەوە بەسەر تەلەبە و قوتابی کەسوکاری لە هەندێک ڕۆ ڕاستە کاریگەری نەکردو لەسەر دەسەڵات بەڵێ لە هەندێک ڕۆ ڕاستە کاریگەری نێگەتیڤی کردو لەسەر دەرونی خوێندکاران و هەروەها تەنانەت مامۆستایان خۆشیان بەڵام وەکوتم ئەوە بایکۆتێکی ناچاری بوو حکومەت فەرزی کردو بەسەر مامۆستایان و فەرمانبەران و هەروە خوێندکارانشە بەڵام ئەم ساڵ وەکوتم ئەو ڕێگانێکی ئەگرینە بەر تەنها بۆ بژێوی ژیانی مامۆستانیە تەنها بۆ بژێوی فەرمانبەرانی سلکی وەزارەتی پەروەردەنیە بەڵکو بانگەوازەکەمانم ساڵ بانگەوازێکی گشتگیرە بێت بە هاوکاری هەموو چوونی تۆشەکانە بێت و ئەو کاتە ئەمانەیە فشارێکی جدیدتر بکەینە سەر حکومەت هەتاوەکو بتوانین ڕێگەچارێکی وا بدۆزینەوە بە تەواوەتی داواکاری نادەن بەلایانی بەرپرس کە ئێوە داوای چی ئەەکەن پێشەوەی کە دەست بن بۆ ئەو فشارە ینی لایانی دەسەڵات ئاگدار ناکەنەوە کە چیتان بۆ بکات داواکاریتان چییە یعنی سەر داواکاریەکانتان هەیە و جێبەجێ نەکراوەکو ئێمە وەکوتم ئەو لەو بەیاننامە ئەوەی کە داواکاری ئێمە ئەوەی کە ڕێگە فشارەکانە هەمووی ئاشکراکەن لەو بەیاننامەی کە لەم ئایندێکی نزیکە ئەیگرینە بەر بەیاننامەکە ڕاگەنین لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیەوە بە ئامادەبوونی ژمارەی زۆر لە مامۆستایان ئەو کاتە هەڵوەستی خۆمان ڕاگەینین کە داواکاریەکانی ئێمە چێ و هەروە ڕێگە فشارەکانی ئەم ساڵمان چێ بۆ چونکە ئێمە حەزەکەم یەک شتێوینی بدەم ئێمە وەکو مامۆستایان نامانەوێت نەچینەوە هۆڵەکانی خوێندن
با ئەوە ڕوون بێ لای هەموو خەڵکی کوردستان و لای دەسەڵات و لای کەسوکاری خوێندکارانش ئێمە هەر لە ئێستا ڕائەگەیەنین نامانەوێت بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەین ئێمە کە بووین بە مامۆستا ئامانەیە بچین هۆڵەکانی خوێندن و خوێندکارەکانمان فێر بکەین بەڵام لێرەوە بۆیە هۆشداری دەینە دەسەڵات چونکە لە ئێستاەوە کاتێکی زۆر ماوە تا کاتیدەوە بۆی دەسەڵات ئاگادار بێکە تا ئەو کاتگەشتەکان چارەسەر بکات. بەڕێسان ئێستاش لە شاری هەولێرەوە بەڕێز شکرێ شێخانی ئەندامی لیژنەی پەروەردە خوێندنی باڵامان لەگەڵە لە پەرلەمانی کوردستان سڵاوت لێبێ شکوێ خان ئەگەر بێنە لای بەڕێزت ئەو پرسیارە لە بەڕێز بکەین ئایا کەرتی پەروەردە و خوێندنی باڵا کە تۆ ئەندامی لەو لیژنەیە زیاترمان بەسمان کەرتی پەروەردەیە لە هەرێمی کوردستان لە چ دۆخێکایە ڕای بەڕێز دۆک و هەندێک باسەگەن شکستی هێناوە لە ئاستەموحی مامۆسایان و سەرپەرشتیار و پسپۆڕانی پەروەردەدانیە. بنای خۆی گەورە مهرەبان سڵاو و ڕەحمەتی خۆی گەورە لە ئێوە لە بینەران و هەروها لە میوانە بەڕێزەکانتان سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ دیارە بەداخەوە کەرتی پەروەردە من پێم وایە لە قەیراندا و قەیرانە سەرچێکەشی ئەوەیە کە ماوەی 4 ساڵە کە ئێمە لە خولی چوارەم داین تا ئێستا بوجە نەهاتۆتە پەرلەمانی کوردستان تا بوجە پەسەند بکرێت و بەشێکی باش بۆ کەرتی پەروەردە تەرخان بکرێت. دیارە یەکێ لە بنەما سەرچیەکانی فەلسەفەی پەروەردە لە هەرێمی کوردستان بریتیە لە ڕواندنی ڕوحی نیشتیمان پەروەری و نەتەوەیی لە ناخی هەموو خوێندکارێکدا بەڵام ئێستا بەهۆی ئەم قەیرانە دروستکراوە کە دروستکراوە بە بۆچوونی ئێمە لەبەرەوەی قەیرانی دارایی وجودی نییە بەڵام دروستیان کردووە پەیوەستە بە قەیرانی سیاسیەوەی تر قەیرانی داراییان پێوە پەیوەست کردووە. دیارە ئەم قەیرانە کە ڕاستە و خۆ کاریگەری لەسەر بژێ و ژیانی مامۆستا هەبووە ئەمەش ڕاستە و خۆ کاریگەری یەکجار زۆری کردوتە سەر ناخ و دەرونی قوتابی. بەپێی زانیاریەکانی ئێمە تا ئێستا 4 مامۆستا خۆی کوشتووەوە دەیها مامۆستا تووشی حالەتێکی دەرونی نائاسایی بەوە سەدەها مامۆستا مۆڵەتی بێموچەیان وەگرتووە لە خوێندگە ئەهلیەکان وانە دەڵێنەوە یاخود ئیشی تر دەکەن چونکە بەو بڕە موچەکەمە هیچ کەسێ ناتوانێت بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی دابین بکات. بڵێ دیارە بەپێی ئەو پلانەی کە وەزارەتی پەروەردە هەیبوو کە چەند هەرێمی کوردستانی گرتوتەوە ینی تەنها بڵین لە زۆنێک لە زۆنەکانە لە ناوچەیەک لە پارێزگا لە پارێزەکانە نییە بەڵکو بەپێی زانیاری بە سوونەکانی ئێوە ینی گشتیە ئەو دۆخەی کە بەسەر مامۆسایان و وەکەرتی پەروەردە بەگشتی سەپاوە ئەو نالەباریە ینی هەموو ناوچەکانی گرتوتەوە وەکو یەکیان ڕێژەیە. بەڵێ من پێم وایە هەموو ناوچەکانی وەکو یەک گرتوتەوە بەڵام ڕەنگە لە هەندێک شوێن کاریگەریەکەی زیاتر بێ. من پێم وایە بۆن من لە سلێمانی کاریگەریەکەی زیاترە لەبەرەوەی خەڵکی سلێمانی وەکو سروشتی ژیانیان لەگەر خەڵکی هەولێر تۆزێک جیاوازە. خەڵکی هەولێر 2 ئیش و 3 ئیش دەکا بەشێ لەو بڕی پارەی کە هەی بۆ پێشترێ کۆی کردوتەوە بەڵام خەڵکی سلێمانی ڕەنگە شێوازی ژیانی بە شێوازیشتر بێ. یامەسە بۆن منە لە کەرکووک کاریگەری یەکجار زۆری کردوتە سەر باری دەرونی مامۆستایان و خوێندکاران لێ قوتابخانەدا 2 مامۆستا کە ئەو مامۆستایی کە لە حکوومەتی ناوەندەوە موچەی بۆ 1.5 ملیۆنێک بەسەرە وەردەگری بەڵام ئەو مامۆستایی کە سەر بە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانە 500 هەزارێک وەردەگرێ. یعنی سیرکە هەردوو لێ قوتابخانن وەکو یەکوانە دەڵێن وەکو یەک ماندوون هەمان بڕوانامان هەیە ینی بڕاستی ئەمە ستەمێکی زۆر گەورەیە. زۆر باشە پەرلەمانی کوردستان هەرچەند پەرلەمانی کوردستان بەداخەوە لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان پەک خراوە بەڵام کاروباری لیژنەکانی ئێوە بەردەوامە وەچیتان کردووە بۆ کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان و چ فشارێکتان لەسەر لایانی پەیوەندیدار دەسەڵات دروست کردووە ینی کاریگەری پەخستنی پەرلەمان تا چەند لەسەر ئێوە هەبووە بەبارە نێگەتیڤەکەی؟ بەڵێ دیارە پەخستنی پەرلەمان بەڕاستی کاریگەری یەکجار زۆری هەبووە. دیارە ئێمە پێشترێ لێژنەی پەروەردە و خوێنی باڵا هەرچەندە ئێستاش لە کارەکانی خۆمان بەردەوامی لە دانیشتەکانمان لە سەردانەکانمان لە پێشەوازیکردنی میوانەکان
بەڵام دیارەیەکە لەو کارە گرنگانەی کە دەستمان پێکرد بوو هەموارکردنەوەی یاسای وەزارەتی پەروەردە کە یاسایەکی زۆر گەورەیە کە بریتە لە 196 مادە کە هەر مادەیەکی چەندەها بڕگەی تیادا هەیە خوێندنەوەی یەکەمی لۆکرا بوو خوێندنەوەی ئێمە خەریکی ئامادەکردن بووین ئەو یاسایە هەموار بکەینەوە بەداخەوە کە پەرلەمان پەکخرا ئەمەش پەچی کەوت و ئێمە چەندەها دانیشتن و لە هەفتەی ڕابردوو سەردانی وەزیری پەروەردەمان کرد و هەموو ئەگەرەکانمان پێ ڕاگەیان کە بەڕاستی هەموو ئەگەرەکان ینی احتیمال وەکو مامۆستا ئاتا ئەو مامۆستا بەڕێزە کە باسی کرد و هەچەندە وەزیری پەروەردە داکۆچی کردووە بەڵام پێمان وایە دەبێت ئەو داکۆچیکەرێکی زۆر سەرسەخت بێ لە ئەنجومەنی وەزیران دیارە ئەنجومەنی وەزیران لە دوا دانیشتنی بەڵێنی ئەوەی داوە کە لە مانجی نۆ موچەی سەرجەم فەرمانبەران لە 170 سابکە هیوادارین ئەو بەڵێنیان ئەمجارە تا سەر بێ وەکو بەڵێنەکانی تر نەبێ لە دەرفەتی خەڵک بێتن. زۆر سپاس مامۆستا ئاگەر بگەڕێم و لای بەڕێزت مشکورەخان باسی ئەوەی کرد کە حکوومەتی هەرێم نازم تاشان ئەمە پشتڕاست کراوەتەوە کە ئایا ئێوە هیچ معلوماتێکتان هەیە کە وعدی دابێ کە موچەی فەرمانبەران بە تایبەتی چینی مامۆسایان لەو دوو مانگەی داهاتووە چاک بکات؟ ئەوەی ئێمە ئاگادار بین قسەی ئەمە ئەوە بیسینەوە بەڕاستی مەسەر ئەندامێکی سەرکرداتی فڵان حیزب بۆ ئاڵێویان بەدەمە هەفتەی پێش و لای وەزیری پەروەردە بووین هیچ بەڵێنێکی نایە و زۆر ئلحاحمان لێکرد کە سیستەمی موچە ئەگەر چا نەکرێت ساڵی داهاتوو بە تەمای خوێندن ئەگەر ڕاستی ئەو چوونەی خۆتان بکەی وەڵی کاریگەری هەبوو پرسی پەروەردە هەبوو کۆمەڵی بوار هەبوو یعنی کۆمەڵێکی ئیشوکاری ڕۆژانەی ناو پەروەردە بۆ ئەوە بعدێکی چارەسەر ئەبێ بعدێکی ئەوە بەڵام ئەو بەشەی کە گرنگە ئەمڕۆ کە مامۆستا ئەمڕۆ هەموو خەمێکی بۆتە بژەی بەداخەوە یعنی مامۆستا لە جاتی بیر کاتەوە داهێنان کا و زانست و پەروەردە پێشخاونەوەکان پێ بگەین ئەمڕۆ هەموو خەمێکمان بۆتەوەی کە چۆن گوزارانی مامۆستا وا لێ بکەین کە بتوانێت دەردڵێتەوە ئەمە جێگەی داخە کە ئەمە مافێکی سروشتی خۆیەتی بەڵام ئەوی کە ئێمە هەستمان کرد جەنابی وەزیری پەروەردە ئاگەی لێ نییە کە سیستمی موچە چاک ئەکریان ناوە هیچی پێ نەوترابێ پێم وابێ یان معلوماتی نەبوو هیچی لا نەبوو یان شتێکی تازە حتا ئەوەی کە باز ئەەکەی کە لە دوومانی داهاتوە لە مای نوێ ئەوە شاردیسان نەیتوانێت پشتڕاستی ئەوەش کاتەوە یعنی لەبەرەوە من پێم وانە ینی ئێوە ناکرێ بە دوای ئەو بابەتە بچن بۆن کەسی خاوەنی ئەو قەرارەی چیە ینی ئێمە سەرمان لەوە سوڕەمێنێ ینی مەسەرەن تۆ وەزارەتی دارایی نازانین ئەو بڕیارەیە وەزارەتی پەروەردە بڕیارەیە ئەنجومەنی وەزیران ینی ئەو کەسەی بڕیاری ئەم سیستەمیەوە نازانین چییە وە کێ چاکێکە نازانین چی ئێمە بڕیارەکە لە ئەنجومەنی وەزیرانەوە درراوە لە شوباتی 2016 ئەنجومەنی وەزیران لەوە چێت خەڵکێک بڕیاریە بێت برابێ وەزیرەکان ئەسان پرسیان پێ نەکات زۆربەی وەزیرەکان کە باسێکان لە ئاگامە لێ نەبوو لەوێ خوێنراوەتەوە بە سەرمانە بڕیار لەسەردراوە ئێمە جارێکیان لە ئەنجومەنی وەزیران کۆبوونێکمان هەبوو مەجموعەیە وەزیر و ڕابێژکار لێ بوون کە باسی گوزەرانی مامۆستا و پرۆسەی پەروەردە و خراپی پرۆسی پەروەردەمان کە هەمووی وتیان ئەشهد بالله ئەبوایە پرۆسەی پەروەردە وەزارەتی پەروەردەخوێنی بەڵام ئەم سیستەمیان نەبووایە بەلایانی کەمەوە وەکو وەزارەتی ناوخۆ حسابی بۆ بکرا بەلایانی کەمەوە وەکو وەزارەتی ناوخۆ لە ساڵ 70 مەسەلا ئێمە موچەماوە گرتایە بەڵام ئەمڕۆ مامۆستایەک ملیۆنێکی لێ ئەبڕێ 500,000 دێتێ هاتۆ بە هاندانێکی 100,000 دیناری مامۆستا هەڵە خەڵەتێنە ئەویش بەچەند بە 8 مانگ 3 مانگیەوە لەبەرە بەڕاستی من قەنەعەتم وایە من لێرە یاخوب حەزەکەم ئەوە بڵێم یعنی من لێرە حەزەکەم گلەی لە حیزبەکان کەم بەتاتی ئەو 5 حیزبە بێ هەڵوێستن هەڵوێستیان زۆر شەرمنانەیە زۆر لاواز قسە ئەکەن یەنوەکو من قسە ئەکەن ئەوان جوڵای من ناڕازین کاکە نابێت تۆ هەڵوێستی وابێ ئەبێم حیزبانە فشار دروستکەن چونکە ئەوان دەنگی خەڵکیان لەگەڵا خەڵکیان لە پشت ئەندام پەرلەمانیان هەیە ئەبێم حیزبانە هەڵوێستی تون بنوێنن قبوڵی نەکەن چیتر مامۆستا و فەرمانبەر ئەوە بە بێنرخ و بە کەم سیر بکرێن و گوزەرانیان وای لێ بکرێت تۆ پێ دوانیە فشارەکە دوجار لای خودی مامۆستا و ئەو چینەوەیەکە بی بکە خۆ دەزانی لە وڵاتی ئێمە وای لێ هاتووە هەتا تۆ فشارێک چۆنەڵە فشارێکی جدی دروست نەکەین بەدەنگەوە ئەمە من نمونە هەبوو بووین لەگەڵ مامۆستانی بەڕێز مامۆستانی ناڕازی سەدان هەزار کەس لەسەر شەقام بوو بەڵام لەبەرەوەی کە حیزبەکان هەڵوێستیان لاواز بوو نانەوێرە پشتیوانی بکەن لەژێر لێەوە لە ڕاگەاندنە پشتیوانیشیان بکردە ئێوەتان و دەستێوەردانی حیزبی هاتووە پشتیوانی بۆ دەستوەر نێن لە ناوخۆ پیشاندانەکان نێن لێ وتار خوێندنەوە بێن لەو لاوە لەگەڵ ئەو ئەوانەی کە دەسەڵات هەردوو حیزبی دەسەڵاتدار بە تایبەتی لەو شەر لای ئەو دوو حیزبێ بەڕاستی فشار بۆ دوو حیزبە بێنن بڵێن چیتر ئێمە قبوڵ ناکەین
یاری بە گوزەرانی خەڵک بکرێت بە یاری بە گوزەرانی کاکە خۆ خێر ناکە مامۆستایکی زانکۆ 50 ساڵ خوێندوێتی و شادەی هێناوە هاتووە معاشەکەی لە 3 میلیۆن کڕۆ بە 500 ئەمە خوا هەڵناگرێت لە مامۆستایەک 20 ساڵ خزمەتی وای لێکرد لەبەرەوە بەڕاستی ئەوان غەدرێکی گەورە ئەکەن ئەنجا ئێستا داهاتی ناوخۆ زیایی کردووە ینی هەموو دنیا ئەزانێ ئێستا بەس بە داهاتی ناوخۆ نەوت بۆ خۆیان بەس بە داهاتی ناوخۆ توان موچە چاپ بکەن ئەگەر ڕازگۆ بن لەگەڵ خەڵکە بەڵام ئێمە هەستەکەین ئەوان پرۆسەی پەروەردەیان کاگاخوا خۆی کێشەکە لێرایە پرۆسەی پەروەردە لای دەسەڵاتی هەرێمی کوردستان شتێکی لاوەکیە شتێکی جەوهەری نییە دەنگۆیەکێ نازم تا چەند لای ئەو بۆ بە معلومە هەر لە بڵین فەرمانگەی کۆمسیۆنی باڵا و ڕاپرسی لە هەرێمی کوردستان گوایە پاشەکەوت لەسەر موجەکانان لابرێ ئەوە وەزارەت ئەمریکان لابراوە ینی تەنها ئەو چینانە کە زیاتر دەسەڵات و حکومڕانی لە هەرێمی کوردستان پێویستی پێی نییە بە شێوەیەک لە شێوەکان لەسەر ئەوان بمێنێتەوە ئێمەوەی ماوەسا شکریە باسی کە من ئومێد دەکەین کە ئەو بەڵێنی کە یاویانە لە دوومانی داهاتوە بەتاتی لە مانگی نوێە موچە چاپ بکەن و سیستمی موچە پێداچوونەی پێکەن ئومێد دەکەین بۆ یەک جار ڕازگۆ من لەگەڵ مامۆسان و فەرمانبەرانە چونکە مامۆستا ناتوانە بەسکی برسی ناتوانە بە گیرفانی بەتاڵ پرۆسی پەروەردە ئەنجام بە خۆی شیعارێک هەیە ئەڵێ کۆمەلگای تەندروست بە مامۆستای لە خەمڕەخسیوە بێت مامۆستای لە خەمڕەخسی و ناتوانێت ئەگەر لە خەم نەڕەخسێ وزەرانی نەڕوا بەڕێوە ناتوانە بەڕاستی وەکو پێویست دەرسەکانی بڵێتەوە ئیبداعات کا داهێنان کە خۆی ئامادەکا بۆ دەست و دەور ئێمە ئومێد دەکەین بەڕاستی من هەموو جارە لە زۆربەی شوێنەکان و بەرنامەکانە ئەمەی کە حکوومەتی هەرێم بەرابەر پەروەردە و خوێنی باڵا کردوێتی هەڵەیەکی استراتیژیە نەوەکانی داهاتوو باجی ئەمە ئەێن و ئەو بایکۆتی پار ڕوویە زەرەری زۆراوە بەڵام مامۆستا مەسوول نیە لەو بایکۆتە بەڕاستی ئەبێ ڕۆژە لە ڕۆژان حکوومەت بە پرسیارەتی ئەوە هەڵگرێ و ئەو زەرەری بەر قوتابی خوێنکاری ئەم دەڤەرەکراوە بەتایەتی هەم دەڤەرەکانی کەشکای خۆبەری کەوتووە کە حەدەکەم بزانین لە دەڤەرەکانی کێش 2 ڕۆژ و 3 ڕۆژ ئۆف هەبووە ئەوێش زەرەری بەرکەوتووە و حکوومەتی هەرێم بە پرسە لەو پاشەکشەی لە پرۆسی پەروەردەی خوێنی باڵا هەیە و بێ ڕۆژە لە ڕۆژان بەڕاستی محاسەبە کرێ و لێپرسینەی لەگەڵا بکرێت نەک بێن ئەوان بۆ مامۆستایشی دەما و کە زوڵمی لێکراوە بێنێ خەیەوە بگرن و محاسەبی مامۆستا بکەن زۆر باشە لە دەرفەتی کاگەڕێم وڵات مامۆستا دڵشاد بێم وڵای بەڕێزت ئێوە تا چەند پێویستان بە هەماهەنگی هەیە وەکو ئەو دەسە و گروپانەی کە بۆ مامۆستایان دروستە بن بۆی کە خۆڕسکن و مەدەنین و فشارێ دروستەکەن دوجار لەگەڵ یەکێتی مامۆستایانە لەگەڵ ئەو توێژەیە کە بە جۆرێک لە جۆرەکان ڕسمێتی فەرمیترە ئێوە تا چەند ئەتوانن کۆنتاک دروستکەن لێک تێگەیشتنتان هەبێت لە نێوانە بۆی هەردوو لاتان هەر مامۆسان و هەردوو لاتان هەر خەمخۆری پرۆسەکەن وەکو ڕاگەیەنراوە چیتان هەیە لەو بارەوە دەست خۆش کاگیاخۆم پێشەی وەڵامی پرسیارەکەی بەڕێز بەمە من چەند تێبینێکمە لە سەقسەکانی کاگاتاو بە ڕۆژکوێخانش کاگاتا وەکو جێگری سکرتێریکێتی مامۆسایان ئەڵێ ئێمە فشارمان زۆر کردو لە حکوومەت و هەوڵی زۆرمانداوە بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە باشە ینی ئێوە وەکو جێگری سکرتێر وەکو ئەندامانی سکرتاریەت کە ئەزانن 2 ساڵە هیچ ئەنجامێکی ئەم شارانتان دەست نەکەوتە داخۆ شارەکەتان هەیە ئەنجامێکی نەبووە بۆچی لە کاتێکا ماوە گەشتان بەسەر چووە بۆ هەڵوێستێکی جدیدترتان نییە بۆ دەست لە کار ناکێشنەوە بۆ واز لەو سکرتاریەتەنیان بۆ هەموو بە یەک دەنگ ئێوە هەمووتان مامۆستان بۆ خەمی مامۆستا چوونەتە ناو سکرتاریەتەوە پرسیارەکردن بەڵێ بۆ خەمی مامۆستا چوونەتە ناو سکرتاریەت بۆچی هەمویان بە یەک دەنگ کە ئەڵێن ێنە سەر شاشەکان لە ئێمە زیاتر زۆر باشە مامۆستا تۆ پرسیارەکەت با مامۆستاش وەڵام باتەوە لەسەرەوە والله طبعا من حەزەکەم لەگەڵ هەموو مامۆستایان ئێمە هەمومان یەک دەست بین بۆ دەستکەوتنی مافی مامۆستا ئەبێ ئێمە بەڕاستی ئەگەر تێڕوانینێکی جیامان هەبێت بۆ چارەسەری گرفتەکان ئەبێ لەوایە کۆک بین هەمومان دیفاع لە مامۆستاکەین و لە پرۆسی پەروەردە بکەین قسەکەی کاک دڵشاد بەڕاستی یعنی ئێمە ڕێکخراوێکی فەرمین هەڵبژێرایی مامۆستایانی 100,000 مامۆستا دەنگیاوە و ئێستا زۆربەی سندیکا و نەقابەکان و لە حتا حیزبەکانیش ماوەیان بەسەر چووە بە حکمی دووشت یەکەم باری سیاسی ڕێگە نایە کە بەعزێ لایەن و لیز ناتوان بچن لە بەعزێ دەبێت هەملەی هەڵبژاردن کەن و پارێکی زۆری شوێ بەڕاستی پارێکی خیاڵیە تۆ هەڵبژاردن کەیت و کۆنگرێشکەیت ئەمە وای کردو ئەم نەقابانە مەجبورن بە کۆبوونی مەکتەبی تەنفیزی دەنگدانەکەن شەرمان هەتا ئەم زروفە تێپەڕە ئیجنای سەرکێتی مامۆستایان هەموو ئامادەکاریی زۆر باشە ئەو کولتورە زیندوو نەکەینەوە کە ئێمە شتێک ماوەی شتێکمان بەسەر چوو ماوەی یاساییمان بەسەر چوو بۆ ئەو کولتورە لە ناو خەڵکە نەهێنە ئاراوە کە ئێمە بڵێن لەو پۆستا نامینن لە بەڕۆی لە ڕووی یاساییەوە هیچ بنەمایەک یاسایی نەماوە ئێمە بۆ ڕخنا ینی من ئەمە پشتیوانی لە سەرۆکی هەرێم
بکاتی هەرێم نایکەم بەڕێز مسعود بەرزانی بۆچی ئێمە هەمومان ڕخنا لە مسعود بەرزانی گرین ئەڵێن لە کورسەکی نایەتە خوارەوە بەڵام لە کاتێکە لە بەڕێوەبەری قوتابخانەیەکەوە هەتاوەکو مدیر دایرەیەکە تاوەکو بەڕێستان کە جێگری سکرتێری یەکێتی مامۆستایانن هەمومان لەسەر کورسەکانمان چەقمان بەسوونەیەنە خوارەوە ئێمە هەمومان لە خەبی مامۆستاهاتە بەڵام ئێمە ئەبێت ئەو کولتورە زیینوکەنەوە لە ناو خەڵکە نابێت خۆمان ببەستینە بە کورسەکەمانەوە پرسیارەکە بە منیش لەدەم ماڵفەدەشا وەگرم بە دەست لە کارکێشانەوەی ئێوە و جێهێشتنی پێ وایە دەنگم ئەگاتەوە ئەگەر ئێستا لەو جێگان هیچتان کردووە دەنگم ئەگاتە وەزیری پەروەردە و خوێندنی باڵا وەزارەتی دارایی و ئەنجومەنی دوان دوو ڕۆژی کە من و فڵان کۆمەڵە کەس کە لەوێین يعني او دنگشمان نامینه که لیو ناڕازایی بەڕێز و ئەو مامەسانی سەر شەق بەس دەنگش کە گەیشتووە هیچ ئێوە ئەڵەم شارمان کردە بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو ئاخرەوە خۆ بایکۆتەکە ئەنجامی نەبوو کاکە حکومەتەکە خۆی وایە طبیعەتی وەضعی سیاسی لەم هەرێمەیە وایە بۆ ئەو هەم بایکۆتەکە کاکەتا بۆی ئەنجامی نەبوو یەکەم گورجی کاریگەر کە درا لە بایکۆتەکە یەکێتی مامۆستایان بوو یەکێتی مامۆستایان لە پشتی پەردەوە هات بایکۆتەکەی شکاند ڕایگەیان کە ئێمە ئەچینەوە هۆڵەکانی خوێندن ئەگەر یەکێتی مامۆستایان لەگەڵ ئێمە یەکدەنگ بووایە بەڕاستی ئەو بایکۆتەی کە پار کرا بە دڵنیایی حکومەتی هێنا بۆ سەرخەت بە دڵنیایی هات بەدەم ئەوەی کە ڕابرد بەس بۆ ساڵی ئایندا ئێمە نامانەوێ یەکێتی مامۆستایان بخێنە بەرێک و خۆمان بچینە بەر ئەوانش لە هەمان بەرێ ئێمە بەڵام ئێمە مەبەستەکەمان ئەوەیە لە کاتێکا کە ئەوان لە ئاستیشکان لە پۆستێکیان هەیە ئەبێ ئەوان ئەو کولتورە زیینوکەنە بۆ ئەوەی کەسانی کەش بەڕێوەبەرەکانی قوتابخانەکان چاویان چۆن بە ئەبێ ئێمە ئەو قسەیە بکەین ئێمە و ئێوە یەک هەڵ یەک ئیشان هەیە یەک ئامانجمان هەیە نابێ ئەسڵان لە شوێنی باشە مناقەشەیەکەین کە تۆ شتێکی تۆ شتێکی کەم هەردووکمان مامۆستاین هەوە هەردووکمان زڵم وەدەسەڵاتی واقعی ئیش و کاری هەردوولاتەن سەرمالیوتی کە جیاوازن یانی ئەو نەکرێت تۆ جێگری سکرتێری تۆ پلەیەکتێ تۆ پۆستێکتێ تۆ ئەتوانی برە سەرکارکێشانەوە نمونەیەکی جوان پێشکەش ئەو کەسانەشی کە لە بۆ نمونە لە سکرتارێتن هەمانشەوە بۆ نمونە بەلایانی کەمەوە 20 کەسن کە ناڕازین ئەتوان ئەو 20 کەسە دەست لە کار پێشنەوە ئێستا لەناو با کەسانی چکە بچنە شوێنەکانیان بزانە ئەوان چێت ناتوانێت بچێت بەڵەو پرسیاری ترکەم لە بەڕێزت مانەوەی ئێوە بە هەر لەگەڵ و پرسیاری وەکو چ دەورێکی بڵین مانەوە ئێوە لەگەڵ زۆر مستەم لە مامۆستا ئەکرێت نەعەدالەتەیە کرێت ڕاستە ئێمە سیستمی موسیقی یارمەتی مامۆستا ڕشاتە بۆ لە سیستمی موسیقی برای بەڕێزە من حیزبەکانی چیان پێ ناکرێت کاکە مەکتەب سیاسی چیتان بۆ کرا لەسەر مامۆستانێک کە سزا دران سزا نەدراوە مامۆستانەیە کە ناوبرێکمان هەیە ناوبرێکمان هەیە دواتر ئەگەڕێم وەلای بۆ وەڵامەکەی جەنابەت بۆی بەباشی وەڵامەکە ئامادە بکەیت بەڕێزان ناوبرێکمان هەیە و دواتر ئەگەڕێن وڵاتن بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان
کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەسێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت ساکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڕێزان سڵاوتان لێبێت دەگەینەوە لاتان بۆ پێشکەشکردنی یان تەواوکردنی پەژماوەی بەرنامەکەمان کە تایبەتەوە لەسەر گیر و گرفتەکانی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان. وەکو پێشتر لەگەڵ شکوورێ خان وابزانم کاتی کەمترمان پێدا بگەڕێن و لای بەڕێزی شکوورێ خان ئەگەر پرسیارێکی تر لە بەڕێزت ئەوە بێ ئەو پاشەکەوتی موچەی کە لەسەر موچەی فەرمانبەران هەیە لە هەرێمی کوردستان ئەوە ساڵێک و 6 مانگ زیاترە تێپەڕیوە کە حکومت بەبوونی دابەزی نرخی ناوت و کەمی داهاتی ناوخۆ و بوونی شەڕی داعش ئەو سیستەمی پیادە کرد. بەڵام ئێستا خۆ دەزانی هیچ جێک لەو بەهانانە نەماوە و چینی مامۆسایانیش و کارتی پەروەردەیش بە هەموو فەرمانبەرەکانیەوە کە هەن توێژێکن کە زۆرترین ژمارەیان هەیە لە چاو وەزارەت و کارتەکانی ترا. ینی ئێوە وەکو لیژنەکەتان چی ئەکەن و چیتان کردووە لەو بابەتا لەگەڵ حکومت و لایانی دەسەڵات بەوەی کە چاوێک بە موچەی فەرمانبەران و بە تایبەتی چینی مامۆسایان و کارتی پەروەردەدا بخشێنێتەوە؟ بڵێ ئێمە هەر لە سەرەتادا زۆر داکۆچیمان کرد بەڕاستی لەسەرەوەی کە دەبێ وەزارەتی پەروەردە بە تایبەتی هەروەها وەزارەتی خوێنی باڵا بە هیچ شێوازێک نەخرێنە ناو سیستەمی پاشەکەوتی موچە، چونکە مامۆستا ئەرکێکی زۆر قورسی لە ئەستۆدایە و دیارە کاری مامۆستا کاری پەروەردەکردنە. ئێمە پێمان وایە ئەو کارە گرنگ و گرنگی کە مامۆستا پێی هەڵدەستێ هیچ جیاوازێکی نییە لەگەر لایەن ئەمنیەکە، لەبەرەوە ئەگەر مامۆستا قوتابی پەروەردە نەکات چی لێ پەیدا دەبێ؟ دەیەها تاوانبار لە وڵاتمان پەیدا دەبێت و وڵات هەر لە ناو خۆدا وڵات وێران دەکەن. لەبەرەوە ئێمە هەر لە سەرەتادا بڕوامان وابە کە بەڕاستی سیستەمێکی زۆر گەورە لە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت. لەبەرەوەی وەکو ئەنجومەنی شوراش وتی کە شتێکی نایاساییە پاشەکەوتی بە زۆرم لێ، بەڵام ئێمە پێمان وایە کە وەکو وڵاتانی دنیا وڵاتێکی وەکو یۆناان لەگەرەوەی ئەو هەموو قەیرانەی هەیە بەڵام تا ئێستا دەستی نەبردووە بۆ موچەی هیچ هاوڵاتیەک. یعنی ئەگەر موچەی مامۆستایانی هەرێمی کوردستان بەراورد بکرێت لەگەر وڵاتانی دنیا بۆ منە وڵاتێکی هەندێک وڵات هەیە وڵاتێکی وەکو یابان موچەی مامۆستا هیچ جیاوازینێ لەگەر موچەی وەزیرێک موچیان وەکو یەکە. وڵاتێکی وەکو لۆکسۆمبۆرگ یەکەم موچەی مامۆستا کە دادەمەزرێ ساڵی یەکەمی 76,000 دۆلاری هەیە، کاتێک کە خانەنشین دەکرێت 131,000 دۆلاری هەیە. وڵاتێکی وەکو ئەلمانیا کە بە پلەی سێەم دێتن ساڵی یەکەم مامۆستا کە دادەمەزرێ 46,000 یۆرۆی هەیە و کاتێک کە خانەنشین دەبێتن 6,000 یۆرۆی پێدەدرێ. یعنی کەوابێ هەموو ئەو وڵاتانە وڵاتە پێشکەوتوەکان یعنی ئێستا گرنگجیدان بە پەروەردە و بە سلکی پەروەردە پێوەرێش پێشکەوتنە. دروشمی ڕێکخراوی نێودەوڵەتی جیهانی یونسکۆ گرنگجیدان بە مامۆستا و ڕێزگرتن لە مامۆستا و چاکردنی بژێوی ژیانێتی دەیکوابێ ئەگەر ئێمە بمانەیە وەکو وڵاتانی دنیا پێش بکەین بەڕاستی دەبێ گرنگجی بدرێ بە مامۆستا و گرنگجی بدرێ بە قوتابی و گرنگجی بدرێ بە سلکی پەروەردە. دیارە لە هەموو وڵاتانی دنیا دەتوانین بڵێن پەروەردە گەتۆ بتێ پێش بکەوێ لەسەر 4 پەیژەیە. پەیژەیەکیان بریتە لە مامۆستا، پەیژەیەکیان بریتە لە قوتابی، پەیژەیەکیان بریتە لە سیستەم، پەیژەیەکیان بریتە لە بەڕێوەبردن. کابێ یعنی مامۆستا پەیژەیەکی زۆر گرینگە. ئەگەر مامۆستا ئەو پەیژە گرینگە یا بڵێ ئەو توێژە گرینگە کە ئێستا لە هەرێمی کوردستانە
128,000 مامۆستا هەیە 8,000یان گرێبەستە 120یان مامۆستای هەمیشەین یعنی ئەو توێژە گرینگە ئەگەر گرنجیان پێ نەدرێ بەڕاستی قوتابیش دەڕوخێ قوتابیش ناتواندرێ پەروەردەی گرنگجی پێ بدرێ زۆر باشەی سیستەمی وڵاتانی دنیا بکرێ وڵاتە پێشکەوتەکان بکرێتی مامۆسایان وەچین توێژەکانی تری مامۆسایان کە لە شار و شارۆچەکاندا هەن تا چەندێکە ئەو کۆنتاکت و هەماهەنگی و لێک تێگەیشتنە لێوانتانە هەیە کۆبوونەوەی دەوریتانە بێت و هەردوو لاچ پلانێک دانوێن بۆ ئەم قەیرانە خۆ دەزانی تۆ باسی پرۆژه یاسا ئەەکەی کە ئەڵێگە پەرلەمان کارا بواە بەڵام ئەوە دۆخەکەی بەم شێوە و ناجدانرێ و دیاریش نییە کە دۆخی پەرلەمان کە ئێوە لیژنەیەکی گرنگن تایدا بەرەوەی کوێ ئەڕوا بەڵام بۆ حلێکی کاتی بۆ چارەسەرێکی کاتی ئێوە چی ئەکەن ینی پێویستان بەوە نییە کە چۆنەڵێ وەکو لیژنەیەکی باڵا یان ئەنجومەنێکی باڵا لە خوێندنی پەروەردە یان خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان پێک بێنن کە لە پەرلەمانتاران و یەکێتی مامۆسایان و وەزیری پەروەردە و خوێندنی باڵا پێک بێت بەڵێ من وەکو باسم کرد ئێمە لە هەفتەی ڕابردوو سەردانی وەزیری پەروەردەمان کرد زۆر جەختمان لە مەسەلەی بژەی ژیانی مامۆستایان و گرنگجیدان بە توێژی مامۆستایان کردەوە و لە هەمان کاتیشدا ئێمە لە هەر دانیشتێک لەگەر ئەنجومەنی وەزیران و سەردانکردن لە ئەگەر ئەوان وەلە لەوانەیە لەم نزیکانە سەردانی ئەنجومەنی وەزیران بکەین جەخت لەسەر ئەمە دەکەینەوە و لە هەموو ڕاگەیاندنەکانیش و لە هەموو دانیشتەکان و چەندەها کتابمان بەرز کردوتەوە بۆ ئەنجومەنی وەزیران جەختمان لەوە کردوتەوە چونکە ڕوخاندنی کردی پەروەردە مانای ڕوخاندنی هەموو کۆمەڵگەیە لە ڕاستیدا ئەوە پێمان وە هیچ خێزانێکیش نییە قوتابیەک یا دوو قوتابی نەبێ کە وەکبرێ پەیوەندی ڕاستەوخۆی لەگەر ئەم وەزارەتە نەبێت جا یا مامۆستای هەیە یا قوتابی هەیە جا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی دەبێت بە خۆی دابسێتەوە لەمە زیاتر ئازاری مامۆستایان و قوتابیان نەداوە لەمە زیاتر خۆی بەرامبەر بە ئێستا و بە مێژوو گونەهبار و تاوانبار نەکاتن چونکە بەڕاستی ئەوەی کە ئێستا دەکرێت بەرامبەر بە پەروەردە لە داهاتوو و لە ئێستاشدا تەمەنێکی زۆر گەورەی پێویستە و دواکەوتنێکی گەورەی بەخۆ بینەوە پاشەکشەیەکی زۆری بەخۆ بینیوە و دەبێ حکوومەت بەخۆی دابسێتەوە لە زووترین کات پاشەکەوتی موچە لەسەر سلکی پەروەردە لاب بە بەپێی ئەو زانیارانەی کە لای ئێمەیە دیارە ئەو بودجەی هەرێمی کوردستان لە 155 بۆ سلکی ئەمنی تەرخان کراوە تەنها لە 145 بۆ سەرجەم وەزارەتەکان و بە پەروەردە و بە خوێنی باڵا و بە تەندروستی و بە هەموو ئەمانە تەرخان کرد لە هیچ شوێنێکی وڵاتی دنیا شتیوان نییە یعنی ئەگەر لێک بدرێتەوە بە 12 کەس پۆلیسێکی بەردەکەوێ شتیوان نییە لە هیچ شوێنێکی دنیا باش ئەگەر حکوومەت لە قەیراندایە ئەی بۆچی سلکی ئەمنی ناگرێتەوە ئەگەر دیارە حکوومەت هەر ئەوەی گرینگە بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵاتدار تەنها کە پاشەکەوتی موچیان نەخستۆتە سەر سلکی ئەمنی تەنها لە پێناو پاراستنی کورسی خۆیان و قایمکردنی کورسی خۆیان ئەگەر قەیرانی دارایی هەیە ئەی بۆچی ئەو هەموو زێرەڤانی ئەو هەموو ئەمانە دادەمەزرێت زۆر باشە دەست خۆش لە دەرفەتی کۆتاییە گەڕێمەوە لا دەگەر دەرفەت و کات هەبوو زۆر سواس بەمەوە ساعەتە نەزانم وەڵامت هەبوو یان پرسیار بکەم والله حەزم نەکرد زۆر باشە زۆر ئاساییە لەبەرەوە واقعەکەیە یعنی واقعەکەیە کە هەم یەکێتی مامۆسایان و هەم مامۆسایانی تر ینی هینێکی لە بینانە هەیە ئێوە کەسە دڵسۆزەکانی ناو سکرتاریەتن بۆیە ئێمە ئاوارەخزان لێگرین ئەگەر دڵسۆزەکان نەبوون ئەسڵەن بەوە شێوە دەڕخنەمان لێ ناگرتن ئێوە کە کەسە دڵشادیان زانی چۆن برای بەڕێزم من هەموو مامۆستاگەلی کە لێچێتی مامۆستان حەقی خۆیەتی چکە یەکێتی مامۆستان ڕێکخراوێکی کۆنە 54 ساڵ تەمەنی هەیە تقریبا 55 ساڵ تەمەنی هەیە خەڵک چاوەڕێی زیاترەکە من لە بیدایەتی بەرنامەکە تێبینیەکەم ماوتم لە کۆمەڵێ ڕووی بەیاننامە و سەردان و هەوڵدانی دەرەوە ناوە یەکێتی مامۆستایان زۆر ماندوو بووە و لە ڕێکخراوەکانی کە چالاکترە بەڵام لە ڕووی هەڵوێستەوە من لەگەڵتام یەکێتی مامۆستایان ئەوە هەوڵی سەرتاسەری هەبوایە ئەوە مەسەر ئەو لە جاتی سێمان بایکۆت سێ ڕۆژی سەرتاسەری بایکۆت وایە من دڵنیام حکوومەت بەچۆکە هات و تەسلیمە بوو ئەو سیستەمی موچەی چاکە بەڵام دەسەڵاتی من چییە کە من بڕیاری بایکۆت بم بەڵام هەولێر و مەسەرەن دووە گۆجۆم بەس مامۆستا لەسەر ئەوە پار ئێوە بڕیارێکتان هەبوو لە هەموو لەقەکان وابزانم ڕۆژێکتان دانا بۆی کە نەڕزایی شوێنی مەبەست دەبێت بعد شوێن لە ڕووی سیاسی و لۆچێ
نێڵەن یان یعنی تۆتانم ساڵ ئەوە دووبارە بکەنەوە یان زیاتریکەین ئەم ساڵ پێشەوەی بگاتە ئەوە حکوومەت خۆی هەز بە مەسئولیت کات و خۆی عزیەتی خەڵک نایاد و خۆی خەمی پەروەردە بخوات هەر چۆنێ بێت من ئاخر قسەم بۆ ماوەسا بەڵشاد ئەو برا ڕێزانم لە ماوەسای ناڕازی من هەمویان دۆست و برادەر و ئازیزن و بەیەکەوەین لەسەر جادا و هەمومان ماوەسای ناڕازین و هەمومان وەکو یەک حکومەت زوڵمی لێکردوین بەڕاستی و حکومەت بەرامبەر هەمومان نامەسئولە ئێمە بێ هەمومان لێ سەنگەرا ئیشکەین و ئەویش سەنگەرە سەنگەری دیفاع لە مامۆستا و سەنگەری ئەوەیە کە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە لە بارێکی خراپایە ئەبێ ئەم بارە خراپە قبوڵ نەکەین بە هەمومان. زۆر باشە مامۆستا دڵشاد جەنابێت ینی باشتر نییە هەمانگی و لێ تێگەیشتن و فشارەکانتان بەیەکەوە بێت یعنی ئەمسا پلانتان چییە دیسان خۆ ناکرێت ئەوانەی کە پێڵێن هەڵەکە لە ساڵی ڕابردووە دەسان بۆ بردووە جارێکی دووباری کردەوە. کاگە خۆب ئێمە وەکوتمان لەو بەیانامەی کە بەتەمای لەم ئایندەیەکی نزیکە ڕایبگەێنین دەمانەوێت هەمانگی تەنانەت لەگەڵ یەکێتی مامۆستایانش کە بەڕێساغتا لێرێ لەگەڵ هەموو چوونی توێژەکان ئەم ساڵ فشارێکی وا دروستکەین تەنها ئەوە نەبێت کە بڵێن مامۆستا داوای موچەی خۆیەکات داوای ژێوی ژیانی هەموو هاوڵاتیانی کوردستانەکەین داوای مافەقراوەکانی هەموو هاوڵاتیانی کوردستانەکەین بەڵام ئەمەرجێ ئەوان کە لە سەرەتاوە لەگەڵمان بوون تا کۆتایی تا کۆتا هەنگاو لەگەڵمان بن هەتاوەکو ئەنجامێکی باش بەدەستنێت لەگەڵمان بڕۆن بە لێمان جا نەبنەوە و سەبارە بۆی کە کاکعتاڵێ مەچوونەتە لای وەزیری پەروەردە هیچ دڵنیایەکی نەداوە کە موچە وەزیرێک کە دڵنیا نەبێت لەوەی کە سیستەمی موچە بەتایبەتی لە وەزارەتی پەروەردە دەستکاری کرد ئەی چۆن لە ڕاگەیاندنا ئەڵێ من دڵنیام ئەم ساڵ مامۆستایان بایکۆت ناکەن تۆ دڵنیانی لەوەی کە حکوومەت یارێم ژێوی ژیانی مامۆستا چاکە بەڵام چۆن دڵنیای لەوەی کە مامۆستایان بایکۆت ناکە ئەوە خاڵێکە بۆ من بە شێوازێک گشتی بۆ شوگرێخان و سەرجەمەندان پەرلەمانەکانی کوردستان کە ڕخنێکی زۆر گەورەم لەیان هەیە ئەبووە لەو 111 پەرلەمانی کە هەر لە یەکەم ڕۆژی پەخستنی پەرلەمانی کوردستانەوە هەرێکیان چەندەنگیان هێناوە ئەوەندە سەعات لە بەردەم پەرلەمانی کوردستان ئەمانیان بکرا چونکە ئەو خەڵکی کە چوو بۆ دەنگدان ئەوەندە سەعات لە بەردەم بنگەکانی دەنگدانە وەسا بۆ ئەوی دەنگ بە ئەوان بدا لەو ڕۆژێک کە پەرلەمانی کوردستان پاکخرا ئەوە دەوری پرۆسەی پەروەردە سوودێ بێ ئەوە بکەن ڕای بەڕێزت هیچ سوودێکی بێ هەر ڕۆڵێکی بێت ئەوە ئەو هینەی مناڵێم کە بۆ نمونە مانگرتنیان ئەنجامدا هەموو ئەندام پەرلەمانەکان بۆ ئەوەی کە فشاریان لەسەر حکومەت دروستکرا بیانتە کە ئێمە نوێنەری خەڵکین ئێمە نوێنەری گەلین لە بەردەم ئەم بارەگایە کە ئێمە بۆی هاتوون بە دەنگی خەڵک هاتوونەتە ئەم بارەگایە ئەم کە بارەگایە کە پەرلەمانی کوردستانە ناڕۆینەوە هەتاوەکو نەی بەدەممانەوە چونکە ئێمە خەڵکی ناوینتە ئێرە و خەڵک دەنگی پێداوین ئێستا کە ئێمە بڕۆینەوە ماڵەوە کە پەرلەمان پێک بخرێ کەواتە بژێوی ژیانی خەڵک ئەکەوێتە مەترسیەوە و سەبارەت بە هەموو ڕێکخراوەکانش کاتر کاتمان کەماوە خێرا کورتی بکەیتەوە شتێکت ما ئێمە بە دڵنیایی هەماهەنگی لەگەڵ هەموو ڕێکخراوەکان و ئەو دەستانەی کە ئەکەین بە یەکەوە بە یەک دەستی فشارەکان دروستەکەین و لێرە شۆجارێککە دووبارەیەکەمەوە بۆ خەڵکی کوردستان کە ئێمە بە هیچ شێوازێک خوازیاری نەبایکۆتین نەداخستنی زرگای قوتابخانەکانین بەڵکو بۆیە بووین بە مامۆستا کە بچینە ناو هەوڵەکانی خوێندن و منداڵەکانمان پەروەردە بکەین و لێرەوە داوا لە دایک و باوکی خوێندکارانەکەم چۆن گلەی لە مامۆستایانەکەن کە بایکۆتیان کرد ئاوا گلەی لە خۆشیان کەن کە نەهاتن بە دەم خەمی منداڵەکانیانەوە چونکە مامۆستا کە هاتە دەرەوە بۆچی ساڵانی پێشوو مامۆستا کاتێک ژێوی ژیانی باش بوو یەک ڕۆژ غیاب نابوو لە قوتابخانە زۆر باشە دەستخۆش بۆچی ئێستا ئەگەر بایکۆتی دەستخۆش زۆر سپاس دوا دەرفەت کەمتر لە خولەشێکە ینی وای لێ هاتووە کە ینی هیچ دەرفەتێک نەماوە کە بڵین مەجالێک نەماوە کە خەم لە بەشەکانی تری پەروەردە بێت تەنها موچەی مامۆسایان ئەگەر زۆر وەڵا بە خێرایی هەرەوە نەیە ئەو قسەی مامۆستا دڵشامیش ئەوە تاکی دەکەمەوە پرۆسی پەروەردە بەس مامۆستا لێی مەسئول نیە هەموو کۆمەلگا لێی مەسئولە مناڵی هەموومان خوێندکارە لەناو قوتابخانەکە بێ هەموو کۆمەلگا پشتیوانی مامۆستا پرۆسی پەروەردە بێت لایەنە سیاسیەکانە بێ پشتیوانی ئەو وەزعە بن بەڕاستیە بێ هەموومان فشارکەین کە ئەو بارودۆخە چیتر قبوڵ نەکەین و ئەبێ پرۆسی پەروەردە ڕزگارکەین لە فەوتاندن دەستان خۆش بێ زۆر سپاس کاتان بەخشی بەرنامەکە بە هیوای کە گفتوگۆیشی بەسوودمان ئەنجامدا بێ و سپاس بۆ شکرەخانیش لە هەولێر کاتمان نەما بگەڕێنەوە لای بەڕێزان بینەرانی بەڕێز بم شێوەی شاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ کە تایبەت بوو بە گرفتەکان و دژوارەکانی بەردەم کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان تا کاتێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ